مەکەم لە جیای تۆ کارەکان دەکەم. بەڵام کارمان زۆرە. ناخان مەکەم تۆ و ماری ئەوانی تر فێری زمانی فەڕەنسی دەکەیت و مامۆستایەکی باش دەبیت دڵنیە. زۆر سپاس. من دڵخۆشم ئازیزەکەم سالی کە بوویتە مامۆستای قوتابیەکان وانەیان پێ دەڵێیتەوە. هیچ نییە. من تەنها وانەی فەڕەنسی بە منداڵە بچووکەکان دەڵێمەوە. ئەگەر واش بێت خان مەکەم زۆر باشترە لەوەی کار بکەیت لە چێشخانە. ئەیوانە ها خان مەکەم ڤیکی. ها خاتووی میلیا؟ خاتو سالی ئێستا کاتی وانەوتنەوەیە. باڵێ خاتو ئیمیلیا. بەڵام پێش ئەوەی بچێ ژووری وانەوتنەوە وەرە بۆ لای خاتومێن شن. بەسەر چاو. دەی بڕۆ بە خێرایی. تکا دەکەم ڤیکی کارەکان لە جاتی من بکە. بەڵێ تکا دەکەم. لەمڕۆ بە دواوە کارەکان بە تەنها ئەنجام دەدەی. دەی بجوڵێ خەمت نەبێ دەتوانم قاپەکان بە تەنها بشۆم بێ ئەوەی کەس یارمەتی بدات سیرکە. فەرموو بەیانی باش خاتومێشن. بەیانی باش. خۆت ئامادە کردووە بۆ ئەوەی وانە بە مناڵەکان بڵیت؟ باڵێ خاتومێشن. سالی پێویستە لە بیرت نەچێ ئەوەی کە داوام لێ کردووی کاتێ باوکت مرد. باڵێ. بەڵێ ئەمە دوت. تکا لێ دەکەم خاتومێشن ئەگەر مۆڵەتت دام لێرە بمێنمەوە هەرچی داوات کردەیکەم. بەڕاستی؟ دەزانم دەتوانم وانەی فەڕەنسی بە ماری ئەوانی تر بڵێمەوە لەبەر ئەوەی ئەوانش حەز دەکەن. بێدەنگ بە قسەی پڕ و پووز مەکە لە سبەیەوە لە چێشخانە کار دەکەیت. بەڵام ئێستاش لەبەر ئەو سۆز و نەرمونیانی کە لە دڵما دەتوانی ئارازوەکانت جێبەجێ بکەیت. پێویست ئامەش لە بیر نەکەیت. تێگەیشتی؟ باڵێ خاتومێشن. بەیانی باش خاتومێنشن. بەیانی باش بە ڕێزۆڤار چۆنی؟ بەیانیت باش خاتو سالی. بەیانی باش مامۆستا دۆڤارژ. هەست بەچی دەکەی کە تۆ بووی بە مامۆستا؟ من خۆشحاڵم کەوانە بە ماری و هاوڕێکانی بڵێمەوە. زۆر باشە چۆنیەتی وانەگوتنەوە بۆ خۆت بەجێ دێڵم. زۆر سپاس مامۆستا دۆڤارژ. ئێستاش دەتوانی بچێ پۆلەکەت. بەسەر چاو خاتومێشن. بەڕاستی من ڕازی نابم هیچ شتێک ڕازی نابم. خاڵە زۆر خۆشە ئەمە. زۆر جوانە. بەیانی تا باش خانمەکان. باشە باشە ئەمە خاتو سالی نییە؟ پێدەچێ هەڵەی کرد بێت. هاتووە ژوورەکە خاوێن کاتەوە. چی؟ هاتە ژوورەکە پاکەیتەوە؟ بەڵێ ڕاستە. خێرا ژوورەکە خاوێن بکەوە. ئەی بۆ کچکەکەت لەگەڵ خۆت نەهێناوە. بەسە دەسەری دەبێتە مامۆستا لێرە. چی؟ مامۆستا؟
چێشخانە کار دەکات. بەڵێ ئەمە هەڵی خێزانی سەرۆکی شارەوانیە کێشتی وانە بڵێتەوە. من زۆر دڵخۆشم هاوڕێیان چونکە سالی وانەی فەڕەنسیمان پێ ناڵێ. بەڵێ ئەگەر باوکم بزانێت سالی وانەی فەڕەنسیمان پێ دەڵێ لەمڕۆوە دەرم دێنێ لەم قوتابخانەیە. ئێستاش ئاگادار بن منداڵە بچووکەکان لە ژوورێکی تروانەی فەڕەنسی دەخوێنین. سۆزان بێنەناوی جێن ماری. ئێستا دەڕۆین بۆ ئەوێ. خانمەکەم من بەڕوونی قسە بکە دەتەوێت چی بڵێ؟ منی زمانی فەڕەنسیم باش نییە. وا دیارە وەک خۆت دەڵێی وایە. داوای لێبوردن دەکەم. باشە دەتوانی بچیە پۆلەکەی سالی. باشە سالی بە باشی وانە بڵێوە. بەڵێ خاتومێشن. پشیلە تۆش لەکەممان دەبی؟ باشە بەبێ دەنگی لێرە بە. زۆر باشە لەبەرەوەی ئەمە یەکەمانێک کە دەخوێنین دەبێت لەوانە ئاسانەکانەوە دەست پێ بکەین. خات و سالی من ناتوانم وشە فەڕەنسیەکەم بە باشی لەبەر بکەم. وە منیش بەڵێ منیش. خەمتان نەبێ باوشەکان لە پێش خۆمان بڵێنەوە. بۆ نمونە ئەمە پشیلەیە. ئەمە ناوێتی پشیلە بە فەڕەنسی واتە لۆشە. دەیبیلێنەوە لۆشە. ئەگەر پشیلەکە قەڵەو بێ بە فەڕەنسی دەڵێن ئەل ئێگۆشە. ئێگۆشە. جوان بە فەڕەنسی واتە ژۆلی. ژۆلی باشە. بە فەڕەنسی واتە لۆفەشیشە دێ با پێکەوە بێڵێنەوە. لۆفەشیشە. وانە خوێندن بەم شێوەیە زۆر خۆش و ئاسانە. پێم نەوتی؟ بەڵێ. جارێکی تر دەیڵێن پشیلە لۆشە جوان ژۆلی قەڵە و کخۆ. لۆشە ژۆلی کخۆ. لۆشە ژۆلی کخۆ. دەی لۆشە ژۆلی کخۆ. تەواوبووی لە ڕێکخستنی قابەکان؟ بەڵێ. دەبێ ئەمڕۆ بچی بۆشتکرد لە بازار. ئاگادار باشت بەگران نەکڕی. بەسەرچاو خاتومۆلی بەسەرچاو بەڕێجێم دەتمە بازار. لەلەلا. لۆشە ژۆلی کخۆ تێگەیشتن؟ دەیبیڵێنەوە لۆشە ژۆلی کخۆ. زۆر باشە. جارێکی تر لۆشە ژۆلی کخۆ. باشە ماری
جوان معنی چی بە فەڕەنسی؟ ڕاستە. ئەمێلیا بەڵێ خوشکم. ئایا دەزانی لە داهاتوودا چۆن مامەڵە لەگەڵ ساڵی دەکەم و چۆن بەکاری دێنم؟ نازانم. وابزانم لە بیرتە کە مردنی باوکی چ زیانێکی گەورەی لەم قوتابخانەیەدا دێتەوە بیرت؟ بەڵێ دەزانم بۆیە لێرە بۆتەوە خزمەتکار. بەڵام ئەوەندە بەس نییە. بیر لەوە دەکەمەوە کە بیکەمە مامۆستا لەم قوتابخانەیە. ئەم منداڵە زۆر حەزی لە خوێندنە. من دڵنیام پاش چەند ساڵێکی دیکە بێجگە لە زمانی فەڕەنسی زۆر شتی دیکە فێر دەبێ. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی خەرج و تێچوونی مامۆستایەکمان لە کۆڵ بێتەوە. هاوکاریشمان دەکات لە بەڕێوەبردننی ئەم قوتابخانەیە. بێگومان موچەشی نادەیتێ. بێگومان دەبێ و زیانەی کە دووچاری قوتابخانەکەمان هات قەرەبووی بکاتەوە. چەند گوناحە دەبێ وەک من تا دەمرێ هەر بەبێ موچە کار بکە. چی دوت؟ نا هیچم نەگوت، بەڵام ئەو کە گەورە بوو دەتوانێت ئێمە بەجێ بێڵێ. نا بە هیچ زۆرێک لە ئێستاوە فێری دەکەم و بەتوندی لەگەڵی دەجوڵێمەوە بۆ ئەوەی کاتێک گەورە بوو نەتوانێت لە بەردەم ڕاوەسێ. تێگەیشتی؟ بەڵێ خوشکەکەم. باشە دەچم بۆ ئەوەی بزانم شێوازی وانەوتنەوەی چۆنە. مانای گەورە و بچووک چییە؟ پیتێرگووە. ڕاستە. ئەی ڕۆشتن و غاردان. ئەپێرگوڕی. زۆر ڕاستە. ئەی گریان و پێکەنین. غیغ لەوغی. زۆر باشە با بەس بێت ئەمڕۆ. سالی ببوورە تکا دەکەم بۆ چیرۆکێکمان بۆ ناگەڕیەوە زۆر ماوانە خوێن. چی؟ چیرۆکێکی کورد. باشە چ چیرۆکێکتان بۆ بگێڕمەوە؟ سالی باوکم ئەم کتێبەی بۆ ناردووم بیخوێنەوە. ئەمە چیرۆکی ئەلفریدی گەورەیە. ئەلفریدی گەورە چێە؟ ئەلفریدی گەورە پاشایەکی باش بوو. حکومی ئینگلتەڕای دەکرد. 5,000 ساڵ بۆ زۆر خۆشەویست بوو. ئەی بۆ نار گەورە بوو؟ لەبەر ئەوەی داناری قوتابخانەکانی ئینگلتەڕایە و زۆر پەرتووکی وەرگێڕاوەتەوە سەر زمانی ئینگلیزی. زۆر باشە ئێستا چیرۆکی ئەلفریدی گەورەتان بۆ دەگێڕمەوە. زۆر باشە ئەو کات زۆرێک لە ناوچەکانی ئینگلتەڕا لەلایەن هێزەکانی ڤایکینگەوە داگیرکرا بوو. پاش ئەوەی ئەلفریدی گەورە نەیتوانی خۆی ڕاگرێ بەرامبەر بەهێزەکانی ڤایکینگ خۆی و چەند کەسێک لە چەکدارانی لە ناو دارستانێک خۆیان شاردەوە. ئەلفرێد ناوی خۆی گۆڕی و نەیهێشت هیچ کەس بیناسێ. دەستی کرد بە ڕێکخستنەوەی چەکدارەکانی تا سەر لە نوێ هێرش بکاتە سەر دوژمنەکانی. لە نێو دارستانەکە کێڵگەیەکیان دۆزیەوە و داوایە لە خاوەنەکەی کرد کارمەتیان بدات و لەوێ خۆیان بشارنەوە کە خاوەنی کێڵگەکە شنێک بوو کە دەیزانی پاشا و چەکدارەکانی بەوێ داتێتە بەڕێ و واتە ئەلفرێدی ناسی. ڕاوچیەکان چوونە داوە و بە ئەلفرێدیان گوت ئاگاداری ئەو کێکە بێ کە خاوەن کێڵگەکە دروستی دەکا. بەڵام ئەلفرێد بیر و خەیاڵی هەر لای ڤایکینگ بوو. بیری دەکردەوە چۆنچۆنی لە ناوی ببات لەبەر ئەوە ئاگای لە کێکەکە نەما. ها؟ ئەو خەریکی چیت؟ ئەو منداڵە لەم نەداوەتە دەست و تایاریان لەگەڵدا بکەیت. تێگەیشتی؟ ڕاستە واز دەدایە سالی بهێنە. ماری دوورکەرەوە. نا دوور ناکەومەوە. ئازاری دایە سالی
خاتومێنشن ڕاوەستا. بەرەزۆڤەر خاتومێنشن ئەمنیش وەک تۆ لە غەمی وانەگوتنەوەکە بووم، بۆیە هاتم تابزانم مامۆستایەکی چۆنە. سالی گەم و گاڵتەی نەدەکرد، بەڵکو بە پێچەوانەوە سەلماندی کە مامۆستایەکی زۆر چاکە، بەڵێ دڵنیات دەکەم خاتومێنشن. بەڵام بەرەزۆڤەر دەزانم تۆ لەبەر خوێندنەوەی چیرۆک لێتدا و هۆشداریت پێدا. نابێ ئەمە بکەی، چونکە ئەمنیش بە ئەمان شێوە چیرۆکیان بۆ دەجێڕمەوە تا بێزار نەبن و باشتریش لەوانەکە بگەن. ئەو کارەی تۆ کردت هەمان ئەو کارە بوو کە ژنەکە بە ئەلفرێدی گەورەی کرد. باڵێ ئەو چی دەڵێ؟ ئاگەر ژنەکە ئەلفرێدی بناسی باە و بیزانی بە ئەلفرێد کێیە، ئەوە نەیدەوێرە ئاوای لێ بکە. تۆش ئاگەر سالی بابی وەکو جاران دەوڵەمەند و لە ژیاندا باە، بێگومانم نەتدەتوانی ئاوای لێ بکەی. خاتوون نەدەبوایە ئەم کارە بکەی. ئەوە تەماشای چی دەکەن بەو شێوەیە؟ سالی ئەمڕۆ تەواو بووین لەوانەوتنەوەت، دەی بڕۆوە بۆ کاری چێشخانە بە زووترین کات. بەڵێ خاتومێنشن. ڤیکی لە جاتی من چیتە بازار؟ بەڵێ هەموو کارەکانیشم بەڕێک و پێچی ئەنجامدا، لە پاریشت کڕینەکە وەردەشماوەتەوە. هەروەها پیتەریشم دیت لە بازار. پیتەرت بینی لە بازار؟ بەڵێ پیتەرم بینی و پێشم گوت خات و سالی بۆتە مامۆستای زمانی فەڕەنسی. پیتەر زۆر دڵخۆش بوو بەم هەواڵە. بەڕاست؟ بەڵێ پێم بڵێ لەگەڵوانە گوتنەوە چۆنی؟ کاتێک چیرۆکم بۆ ماری ئەوانی دیکە دەگەڕایەوە خاتومێنشن وەژوور کەوت. خاتومێنشن؟ بەڵێ ڤیکی. خاتوونی من سەلامەتم ڤیکی. دای سالی ئێستا دەست بەکاری چێشخانە بکە. خاتومێنشن وتی با سالی بچێ هەر ئێستا دوو کەڵکێشەکە پاکاتەوە. دەی بجوڵێ؟ بەڵێ. وەرن سیرکەن ئەو کەسێک کە زمانی فەڕەنسی فێر دەکردن. چی؟ سالی گەڕایەوە سەر کارەکەی خۆی بۆ تۆ خزمەتکار. ئەوها باشترە. بەڕێزدۆڤەر؟ خات و سالی داوای لێبوردن دەکەم کە ئەوڕۆ هەندێک گیر و گرفتم بۆ دروست کرد. نا پێویستە خۆڕاگر و ئازابی. ئەمن دڵنیام کە دوا ڕۆژێکی گەشت دەبێ. دەی بە خوددا دەست پێرم. خوا لەگەڵ بەڕێزدۆڤەر.
خەمی بەڕێز دۆڤژم بوو لەبەر ئەوەی پارێزگاری لێ کردم بە هیچ جۆرێک سۆز و وەفای ئەو لە بیر ناکەم ئاتاما بم لە ژیاندا. لاڤینیای خۆپەرست و قین لە دڵ بەردەوامە لە ئازاردانی سالی و هەمیشە هەوڵ دەدات وا لە خاتومێنشن بکە تا سزای سالی بدات و بەڕقی هەڵسوکەوتی لەگەڵ بکە. لە هەمان کاتدا مامۆستا دۆڤژ هەوڵ دەدا بڕوا بە خاتومێنشن بهێنێ کە سالی کچێکی زۆر ژیر و دڵپاکە.